دووبارە سڵاوتان نەبێت و لەگەڵتان بەردەوامین. سینەما تەنیا گێڕانەوەی چیرۆک نییە، بەڵکو و ئاوێنەیەکە کە تیایدا ڕوخساری ڕاستەقینەی گەلان، ئازار و ئومێدەکانیان دەبیدێن. ئەمڕۆ گفتوگۆکەین لەسەر فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ، باز لە ئامادەکاریەکانی فیستیڤاڵەکەکەین، هەروەها باز لە ئەنجامدانی فیستیڤاڵەکەکەین بە میوانداری زۆر بەڕێز ئێڤا ئەحمەد و تەبێژی فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ کە لە ئەڵمانیاوە لەگەڵمانە. هێڤا خان سڵاوت دەبێم کاتەوە باش. بۆ ئەم ساڵ و بۆ ئەم خولەی فیلمی فیستیڤاڵی فیلمی نێودەوڵەتی کۆبانێ چ پەیامێکی هەڵگرتووە، چ پەیامێکی جیاوازتری هەڵگرتووە لە ساڵانی ڕابردووی؟ بەڵێ پەیامی ئێمە ئەم ساڵ یادوەری بێ سینۆر کەواتە ئێمە کە شتێک بکەن لە ڕێگەی هونەر هەر لە مێشکمان ئەمینێ با بڵێن لۆگۆی ئێمان یاخود ژێر دروشمی ئەم دروشمایە. باشە، وەکو ئامادەکاریەکان تایبەت بە فیستیڤاڵەکە ئامادەکاریەکان لە ئێستاە چ هەنگاوێکی ناوە و بەکوێ گەیشتووە وەکو ئامادەکاریەکانی فیستیڤاڵەکە؟ بەڵێ ئێمە لە 29 مانگی ڕابردوو وەک چۆن بڵێن کۆبوونەوەمان هەبوو، وەک با بڵێن افتتاح بۆ فستیڤاڵ، وەکو حەفلەیەکی بچوو کۆمەڵەت میوان هەبوو، گفتوگۆیەک لەناو ئەو کەسانی کە ئیش ئەکەن چۆن با بڵێن کە چیشتی ڕابردوو کێشەمەند هەبوو ئەم جار چارەسەر بکەن. اینجا یەکی ئەم مانگەژی یەکی چوارەوە دەرگەمان خسووە لەبەر وەرگرتنی فیلم، تر لە یەکی چوارەوە ئێمە دەست بە وەرگرتنی فیلممان کردووە. باشە، لە یەکی چوارە دەست بە وەرگرتنی فیلمەکان کراوە تاکەی بەردەوامیە بێت وەرگرتنی فیلمەکان و فیستیڤاڵەکە لەکەیە ئەنجامەیرێت؟ بەڵێ وەکو هەموو جار ئەم جاریش دەوری شاری بۆخم ئەگەر لە شاری بۆخم نەبێ با بڵێن ڕێژەیەکی زۆر ئێمە لە شاری گرزینکێشن ئەوژ لە نێزیکی شاری بۆخمە لە ئەڵمانیەوە یەکی چوارەوە ئێمە دەست وەرگرتنی فیلم ئەکەن تا یەکی شەشەوە دەست پێ ئەکەن. ئیتر یەکی چوارەوە ئەمڕۆ ئێمە چواری مانگن تا ئێستا 107 فیلم بۆمان هاتووە لە 46 وڵات. ئەو فیلمانەی کە بۆمان هاتووە تا ئێستا لەمەوەی ئەم سێ ڕۆژی ڕابردوو فیلم لە ئەڵمانیا و ئیسپانیا و هەند، جاران فیلمی ئێرانی زۆر بۆمانێت بە پێچاوانە ئەم ساڵ فیلمێکی کەم بۆمان هاتووە تا ئێستا تەنها 4 فیلمی ئێرانی بۆمان هاتووە. باشە، وەکو ناوخۆی کوردستان چ فیلمێک بەشدار بوو چ فیلمێک بەشداریان پێوە کردوون کە ئەیانەوێ بەشدار بن لە فیستیڤاڵەکەیە؟ تا ئێستا چونکە تەنها ماوەی 3 ڕۆژە بۆ وەرگرتنی فیلم تا ئێستا فیلمی کوردی بۆمان نەهاتووە، بەڵام ساڵی پارێزۆ فیلمی کوردی بۆمان هاتبوو. یەکێک لە ئەو فیلمانە کوردی کە بوو باشترین خڵاتی فیلمی کوردی کە لە دەرهێنەری ڕۆنی شاملیان و مەریەم سەمەدی کە لە خەلکی ڕۆژهەلاتی کوردستانە. باشە، هێڤا خان بۆ ئەم ساڵ بۆ ئەم خولەی فیستیڤاڵەکە مەرج و ڕێنمایەکان چیە بۆ گرتنی فیلمەکان؟ وەکو هەموو ساڵ ئێمە مەرجەکان وەکو هەموو فستیڤالێک مەرجەکەمان ئەوەیە کە ئەبێ لە سوفولەک زیاتر نەبێ. زۆر کەس جاری وهەیە نیو ساعت 30 دقه جاری وهەیە لە درێژە فیلم 30 دقه وەرەگرن و بۆمان ئەنێرن، ئەمە جێ قبولی نییە. ئەبێ فیلم بە هەموو شت بسەرەتایی و کۆتایی ئەبێ نیو ساعت بێ. اینجا ئەبێ بزمانی ئینگلیزی بێ، زمانی دایک بێ وەرگەڕا بێ بۆ زمانی ئینگلیزی، ئەبێ ڕووی کوالیتی زۆر زۆر بەرز بێ و هەموو جوورە فیلم ئێمە وەرەگرن. باشە، کۆبانێ بۆ ئێمە و بۆ جیهانیش مانایەکی تایبەتی هەیە، مانایەکی جیاوازی هەیە. بۆ ئەم خولەی فیستیڤاڵەکە فیستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ چۆن پارێزگاری لە ڕۆحی بەرخۆدانی کۆبانەیەکەن و ئەیکەنە پەیامێکی گشتگیر بۆ هەموو جیهان؟ بەڵێ خۆی ساڵانە ئێمە شتێکی تایبەت بۆ کۆبانیەکەن یاخود بۆ ڕۆژاوای کوردستانەکەن. ساڵی پار فیلمێکی وەسائقی دیکومەنتاریمان هەبوو لەسەر ئەو کەسانەی کە وەنجابووی کۆبانین لەوانەیە ئەو کەسانە تا ئێستا دیار نین. وەکو افتتاحێک بۆ مەراسیمی کۆتایی فستیڤاڵمان نمایشمان کرد لە هۆلی با بڵێن هۆلی سینەما. بێژگە ئەمە خۆی خڵاتمان خڵاتی ژنی ئازادە کە هەموو کەس ئەزانێ پێکهاتووە بە مادەی برۆنز و دابەشکراوە بە ئاتون. ئەوژی خۆی سمبلی بڵێن ڕۆژ ئاوای کوردستانە یاخۆ ژنی ئازاد بۆ هەموو کورد.
بەڵێ پەیکەرسازی ئەو پەیکەرە بێگومان لێرە میوان بوو و باسی لە پەیکەرەکە کرد، باسی لە ژنی ئازاد و باسی لە بەرخۆدانی کۆبانێ کرد کە هونەرمەندی پەیکەرساز زیرەک میرەیە. بەڕێستان چۆن باز لە فیسیڤالەکە ئەم ساڵەکان، چۆن باز لە ئاستەنگەکانی بەردەم فیسیڤالەکەکەن، هیچ ئاستەنگێک تایکۆ ساهاتوتە بەردەم فیسیڤالەکە؟ هەڵە بێگومان هەموو ئیشێک نە تەنها فەستیڤال کە ئیشێکی سەرۆ هەبوو بڵێن با بڵێن باری پرسە، یعنی زەحمەتی لە ڕووی مادی و ئەو شتانە ئەیبینی. ئێمە ڕاستە، بەڵام بەخۆشحالی وە زۆر کەس حەزی لە هۆنەرە یاخود زۆر کەس حەزەکەن شتێکی تایبەت بۆ کورد ئەکەن، ئەو کەسانەی کە خاوەن شەریکات و بڵێن کۆمپانیان هەنە دامی ئێمە ئەکەن. با بڵێ ئەو کێشەمان هەیە، هەندێک کێشەی ساڵی پاریش هەبوو، بەڵام ئێمە ساڵ هەوڵ ئەدەن ئەو کێشانان لابن، بڵێن بۆچینی خەڵکیش زۆر بۆمان گرینگە بوون منە ئەڵێ ئەو غەڵەتی هەبوو. ئێمە ئەم ساڵ زۆر بەهوردەی ئیش لەسەر ئەکەن و ئەو چ کێشە و گرفتی ساڵی پار بۆ ئێمە دروست بوو، ئینشاڵڵا ئەم ساڵە نبینێتەوە. باشە، بەڕێستان چۆن بانگێشتی سینەماکاران بانگێشتی گروپەکانەکەن وەکو فیلم کە بەشدار بن لە فیسیڤالەکەیە بۆ ئەم ساڵ؟ بڕاستی من بتایبەت بۆ ئەو کەس دەرهێنارانی کورد من زۆر پێم خۆشە کە فەستیڤالێکی بەناوی کۆبانی فەستیڤالێکی کوردی کە زۆربەی فیلمی کوردی خۆی بگرێت، بتایبەت لە خەڵکی ڕۆژ ئەوە فیلم بۆمان بنێرن، ئێمە لیکمان داناوە ئەتوانن فیلم بۆمان بنێرن. زۆر پێم خۆشە، من ڕاستە پێم خۆشە کە فیلمێکی ئەمریکی یاخۆت ئەڵمانی بۆمان بێت، بەڵام من پێم خۆشترە کە فیلمێکی کوردی ئەوان باشتر بێ بۆمان بێت، ئەوە جیگەی شانازیە و ئەسڵەن ئەمە نامەی خۆمانە و ئارمانجی خۆمانە. دەستان خۆش بێت، سوپاس بۆتەوە، سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەی ئەمڕۆمانە لە کورسات مەگازین کە باسان لە ئامادەکاریەکان کرد بۆ ئەم خولەی فیستیڤالی نێودەوڵەتی فیلمی کۆبانێ. سوپاس بۆ بەشداریکردنت. بەڵێ